سۆزان کەمال هاوسەرگیری کرد لە کۆتاییدا بۆ کچە ڤیایپەکەی بردەوە گەیشتە شازادەی خەونەکانی چۆن ناو قەفەزی زێڕینەوە لە هەنگی گواستنەوە و خەنەبەندانەکەی چی ڕوویدا؟ سۆزان لەگەڵ ئیسۆ چۆن یەکیان ناسی بۆچی نایەوێ هیچ زانیاریەک دەربارەی ئیسۆ بڵاو بکاتەوە تەنانەت تاوەکو ئێستا کەش کەس ناوی ڕاستەقینەی ئەو گەنجەی نەزانیوە تەواوی ئاهەنگی گواستنەوەی سۆزان کەمال و تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. خانمیشۆ خوشەنگی دیاری کوردستان سۆزان کەمال لە کۆتاییدا هاوسەرگیری کرد. ئەو خاتونەی دەیوت نابێ هیچ کەسێک لە هەنگەکەم مۆبایل بەکار بێنێتن و ئەو خاتونەی هەموو کاتێک بە قسە خۆشەکانی و بە پێکێنینەکانی دڵی خەڵک خۆش دەکا و بە پرۆگرامە سوودبەخشەکانی سوود بە خەڵک دەگەیەنێتن. سۆزان کەمال خەڵکی شاری سلێمانی و لە ساڵی 1970 لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 34 ساڵە. ئەو خاتونەیە تەمەنی منداڵی و تاوکو ئێستاکەش لە شاری سلێمانی بەڕێ دەکاتەوە پرۆگرامەکانی لە شاری هەولێرە و سۆزان کەمال سەرەتای دەرکەوتنی لە ساڵی 2003 بووە و دواتر پەرەی بەخۆیداوە و لە چەند کەناڵێکی ئاسمانی کوردستان کاری کردووە یەک لەوانە NRT کوردماکس واروەها نێت TV. بەڵام ئەو کاتە سۆزان کەمال بەدەرکەوت لە ماگی ڕەمەزان پرۆگرامێکی پێشکەش کردو و خەڵاتی دەدا خەڵک ئەو کاتە لە کەناڵی کوردماکس بوو دوای ئەوەی بە شێوازێکی زۆر جیاواز کارەکەی پێشکەش کردو و دوای ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە ئەو خاتونەیە بەناوبانگ بێتن. سۆزان کەمال تاوکو ئێستاکە بەردەوامە لە پرۆگرام وەروها لە ئێستادا لە پرۆگرامی بەختی تۆ باماشەو لە کەناڵی کوردماکس ئەو پرۆگرامە پێشکەش دەکاتن تاوەکو ئێستاکە بۆتە هۆکاری ئەوەی چەندین سوود بە خەڵک و بە خێزانی کوردی بگەێنێتەوە بە تاکی کورد بگەێنێتن لە ڕووی بەرنامەکانیەوە. ئەو خاتونەیە باسی لەوە دەکرد گە من هاوسەرگیری بکەم بە هیچ زۆرێک نایەڵم هیچ کەسێک مۆبایل بەکار بێنێتن بەڵام لە کۆتاییدا خۆی ڤیدیۆ کلیپ دەکاتنەوە لە کەناڵ و پێجەکانی خۆی بڵاو دەکاتەوە و ئەو کاتێ ئەو قسەی کردبوو ئەم شتانە زۆر شتێکی باو نەبوو بەڵام ئێستا پێویستە هەموو کەسێک ئەو شتانە بڵاو بکاتەوە کە پێویستەوە. سۆزان خانیش ئەو شتێک کردووە کە پێویستە. سۆزان کەمال مانگێک تەقریبا 2 مانگ پێش ئێستا ئەوەی ڕاگەیاند کە دەستگیراندار کراوە لەگەڵ کوڕێک بە ناوی ئیسۆ. دوای ئەوە چەندین کتە ڤیدیۆ بڵاوبەوە لە سۆشیال میدیا بەڵام ئەو کوڕەیە هیچ کەسێک زانیاری لەسەر نەبوو و چۆن یەکتری ناسینیشان بە هیچ شێوەیەک ئاشکرا نەبوو. سۆزان کەمال لە کۆتاییدا ئەوەی ئاشکرا کرد چۆن لەگەڵ ئیسۆی هاوسەری یەکتریان ناسی لە ڕێگای هاوڕێیەکیەوە ئیسۆی ناسی. ئەم کوڕێ هەم هاوڕێی سۆزان بوو هەم هاوڕێی ئیسۆ بووە. دوای ئەوە کە ئیسۆداوای خۆشەویستی لێکردو بوونەتە خۆشەویست و هاوڕێی یەکتری پاش ماوەیەک کە زیاتر لە یەکتری تێگەیشتونە ئینجا ئیسۆ چۆتە خوازبێنی سۆزان و لە کۆتاییەکەش ئەمە نەتیجەکەمان بینی و ئەنجامێکی زۆر جوان بوو بە هاوسەرگیری کۆتایی هات. بەڵام هیچ کەسێک زانیاری دەربارەی ناوی هاوسەری سۆزان نییە و نازانن ناوی چیە. سۆزان تەنها دەڵێ ئیسۆ لە چەندین شوێنەوە بە ئێمە گەیشتووە کە ئەو کەسای تەناوی یوسفە ئیسماعیلە بەڵام ئەو ناوانە هیچیان ڕاست نییە. ئیسۆ ناوی ڕاستەقینەی سەباها ئەو گەنجەیە وا دیارە پێخۆشە بە ئیسۆ بانگ بکرێ نەوەک بەسەوە. بەڵام ئەم گەجێ پێشەوەی لەگەڵ سۆزان کەمال هاوسەرگیری بکە چەندی وێنەوە فۆتۆی خۆی بڵاو کردەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام وەکو فتنس مۆدێلێک دەردەکەوێتن و چەندی وێنەی جوانی خۆی بڵاو کردوتەوە. خوێندنیشی لە زانکۆی سڵاهەدین تەواو کردووە بە هیوای ژیانێکی خۆش و تەندروست باش
بۆ ئەو دوو کەسایەتیە دەخوازیین بەڵام تاوەکو ئێستا کە سۆزان کەمال باسی لەوە کرد ئەو ماوەی کە دەستگیراندار بووە وێنەی خۆی و هاوسەرەکەی لە لاپەڕی فەرمی خۆی لە ئینستاگرام بڵاو کردوتەوە چەندی کەس لە کۆمنت دووهای خراپی لێ کردو و چەندین کەسیش نامەی زۆر خراپی بۆ قاتونە نووسی و دووهای لێ کردووە بەڵام بەداخەوە کەسانێکی نەفز نزم هەیە دڵیان خۆش نابێ بە دڵخۆشبوونی چاردەورەکانیان بۆیە سۆزان کەمال دەڵێ خەڵک لەوانەیە لەو مەسافەیە دەرزی پێدا ڕابسێ بەڵام من شوژرم پێدا ڕۆیشتۆ و خەڵکێکی زۆر خەمیان داوەتە من لەو بابەتەیە نازانم هۆکارەکەش چییە بۆچی خەڵک ئاوا دەکاتن بەڵام لە کۆتاییدا سۆزان کەمال بەو کەسەیە گەیشت کە خەونەکانی بوو واروها لە ڕێکەوتی هەشت چەمێنە و ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە بەجلی سوورەوە دەردەکەوت وا دیارە خەنە بەندانی بوو یەکێک لەو دیمەنانەی کە سەرنجی خەڵکی ڕاکێشا سۆزان کەمال لە نێوان دوو دەستەوە و واروها برایەکی لە دەستی ڕاستی و برایەکی تریشی لە دەستی چەپیەوە پێکەوە هەردووک برا لەسەر قادرمە هینایانە خوارەوە و پێشکەشی زاوایان کرد بەڵام برایەکەی تری دیار نەبوو سۆزان کەمال وا دیارە سێ برای هەیە و هیچ خوشکێکی نیۆ خۆی تاقانەیە بەڵام لە ڕێکەوتی نۆی هەشت ئەو خاتونە ئاهەنگی گواستنەوەی لە شاری هەولێر لە وڵی دیوتی هۆڵ ئاهەنگەکەی بەڕێوە چوو هیوادارین سۆزان کەمال و ئەو کەسانەی کە دەستنە نێو ژیانێکی نوێ و دەستنە ناو قەفەزی زێڕینەوە هیوادارین هەمولایەک ئەو ژیانەی کە لەگەڵ ژیانێکی نوێ دەست پێ دەکەن هیوادارین هەموو دڵخۆش بن و سۆزان کەمالیش باسی لەوە کرد لەبەر ئەوەی من تاوەکو ئێستاکە ئاوە بەدرەنگی شوم کردو و پێویستی بووە بەوەی کە تێبگەی لە هاوسەرگیری کە دەچێت ناو ژینگەیەکی جیاواز لە شارێک دەچێت شارێکی تر لە خێزانێک دەچێت خێزانێکی تر بۆیە من ئێستا ئامادە بووم بۆیە تازە بە تازە هاوسەرگیری دەکەم هیوادارم هەموو ئافرەتێک و کوڕێک ئاوا بیر بکاتەوە ئەو کاتێک کە زانی کاتی زەواج و هاوسەرگیریە ئەو کاتە بکاتن نەوەک دەست پێشخەری بکاتن و لە ئەنجام پەشیمان بێتەوە هیوادارین هەموو کچان و کوڕانی کورد بە دڵخۆشی هاوسەرگیری بکەن و ژیانێکی پڕخۆشی و شاد و کامەرانی بۆ سۆزان کەمال و ئیسۆ دەخوازین هیوادارین هەمولایەک سەلامەت بێ زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی دوی خۆشەویست یەکەمی کەس بێ بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا